داواکاریی دیشمان هەبوو کە سڵحی عشایری بە هیچ شێوەیەک نەمینێ ئەمە بەداخەوە هەر جارێک تاوانێک دەکرێت هەر لە ناو تازە تاوانەکە ڕوویدای لە ڕۆژی تازی دەست بە سڵحی عشایری دەکەن بەداخەوە ئەمە ئەو سێ مانگەی دواتر ئەو سێ مانگەی کە داتایەکانمان لە دەستا هەژدە ژن بە بیانووی زۆر کوژراینە یعنی ئەمە هاتوینە پەیامی خۆمان بکەنێ کە بەستە تونند و تیژی نەکرێ بەرامبەر ئافرەتان بەداخەوە بەو ئاخریەی کە ڕوویداوای دکتۆرە سانا و خێزانەکەی کە تاوانێکی گەورە بوو هەموو کوردستان و دەرەوەی کوردستانیشی هەژان دەبانەوێت ئەو شتانە نەمینێت چەندی داواکاری تریشمان هەبوو لەوانە چەک یعنی چەک داماڵین بەداخەوە مە ئێستا دەبینین تاچی کورد هەر یەکە کە هیچیشی نەبی کوردستان ئارامە بۆ شێوەی نییە کە تو بێ هەر ماڵک چەکی خۆی هەبووی هەر کاتێک کە ڕای لە شتێکی نەبی و پەنا لە بۆ چەک ببا و چەندین تاوانی پێ بکە ئەو سڵحانە نەمینێ ئینسانە کە تاوانبار بوو بەویستە بە سزای خۆی بگە نەکە من بێ بە بیانووی زۆر و بە سڵحی عشایری بێ مشکلەکەی حەلکەم ئەو شتانە ڕۆژانە دووبارە دەبیتەوە لە کوردستان لۆیە ئەو کەسانی کە تاوان دەکەن هەست دەکەن کە پشتیان هەیە هەست دەکەن عەشیرەتێک لە پشتیان هەست دەکەن کە شوێنێک هەیە دەیان پارێزی تاوانەکەیان لە بۆ دەشاریتەوە پەردەپۆشی دەکات پێویستە ئەو شتانە نەمینێت